لە چەمچەماڵ بۆ ژینگە پارێزان ئێوارەخوانێک ئامادەکراوە، کۆمەڵێک دیاریشان پێبەخشراوە. هاوکارانمان کاگڕێبین ئەم چیرۆکەمان لە چەمچەماڵەوە بۆ ئەجێڕێتەوە، با پێکەوە بینەری بین. جەنابەت چەند ساڵە لە شارەوانی ئیشەکەی؟ ساڵە 9 ساڵە شارەوانی بووم. پێش ڕەمەزان ئیشکردنتان چۆن بوو تاکەی ئیشتانە کرد؟ وڵای پێش ڕەمەزان لە سەعات حوتەوە بوو 2 بوو ئیشمانە کرد. ئەی ئێستا لە سەعات 6ەوە بۆ 12. ئەی چیتان هەیە ئەم ئێوارەخوانتان بۆ کراوە دیاریتان پێشکەش دەکرێت؟ چیتان هەیە بۆم خێرخوازانە کە ئەم ئیشیان کردووە؟ وڵی زۆر سپاسەکەین و دوا خێران لێکەین و خوا جەزا بدە و تاسەنێک دڵتان خۆشە؟ وڵا تا بڵێت دڵمە زۆر خۆشە و ئەو هاوکاری کێرەکە ژینگە پارێزانەکەن و من بخۆ قاچم تەواو نییە و سڵاو لێ بێت. جەنابەت چەند ساڵە لە شارەوانی لە ژینگە پارێزی ئیشەکەی؟ وەڵامە 6 مانگ. تا چۆنێک ئیشەکەتان قورسە؟ وەڵاهی ئەو شوێنەی کە من لێم جادەیە باش بۆ گستک بخۆشە و ئێدە زەبڵوشت یانە خڕێگەم و ناعلاگە باش ئەو شوێنیم باش. خوا لەش ساغ بێ. مانگی ڕەمەزانە تا چەندێک خەڵک هاوکاریتانەکە بڵاوکرا کە شتەکانیان لە دەرەوە دامنێن دوای پاشێ، تا چەندێک خەڵک هاوکاری ژینگە پارێزەکە؟ وەڵای دی خڕێگەن و باش و لەخوا بەزێبێ ئەیکەرە باش شۆستەگەماندان گڵابەت یە بارێکە و ئێمەشەکە بڵاوە بێ هەڵێگرین و خڕێگەین و هەرەوەس. ئێوە لەگەڵ ئیشەکەتان قورسە پێ باوی موچەکەشتان زۆر نییە؟ وڵا 10,000 ڕۆژانەمە مای سێسە. بەڕاستی یەکێک لەو چین و توێژەی کە ئەمڕۆ لە کۆمەلگایە شایانی ئەوەن کە هەمومان ڕێزیان لێ بگرین ژینگە پارێزانە. لەبەروی بەداخەوە هەمومان نەزانین کە بە پێی یاسا دەبێ ئەم ژینگە پارێزانە تەنانەت کرێکارەکان هیچ کەسێکان موچەکانیان لە 400,000 کەمتر نەبێ، بەڵام بەداخەوە ئەم ژینگە پارێزانە پارەکانیان لە خوار ئەو ڕێژەیە ناکرێ لە هەفتەیەکە 6 ڕۆژکار لە ڕۆژێکە 7 کاتژمێرکار، بەڵام لە بەرامبەرەوەیە بڕێ پارەی کەمیان پێ بدرێت. بۆیە دەکرێ خەڵکانی خێرخواز، خەڵکانێک کە ئایانەوەی خێر و چاکە بکەن بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە ژینگە پارێزەکان یەکێکن لەو چین و توێژانەی کە دەکرێت زۆرترین هاوکاری بکرێن. بەڕاستی چین و توێژێک خەڵکانێک کە مەزلومن کە بەڕاستی ئەو پارەی کەوەری دەگرن وەکو پێویست نییە کەوا بژێوی ماڵەکانیان پیاوەدان بکەن. بۆیەش ئێمە بە پێویستمانزانی لە ڕێکخراوی هاواری خێرخوازی و قوتابخانەی شاین و ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە ئەم چالاکی ڕێک بخین لە قەزای چەمچەماڵ. مێدەوارین بتوانین خزمەتێ بکەین بە ژینگە پارێزان و تێکڕای ئەو میوانانەی کە ئامادە دەبن و مێدەوارین بتوانین لە مانگە پیرۆزەدا لە چەندین شوێنی تر ئەم خزمەتە بکەین و خزمەت بکەین بە ڕۆژوانان. خۆی گەورە پاداشتێر کە سێباتەوە کە لایەک لە خەڵکانی فەقیر و هەژار و بەتایبەت ژینگە پارێزانەکاتەوە.